بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين هادي الحيارى والتائهين، وأصلي وسلم على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آت أنفسنا تقواها وزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. اللهم إننا نعوذ بك من علم لا ينفع، ومن قلب لا يخشع، ومن نفس لا تشبع، ومن دعوة لا يستجاب لها يا رب العالمين. بەڕێزان خۆشەویستان، لەوانەی چواردەهەم لە تەفسیری سوورەتی کەهف دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست سەبارەت بە یەکێشتر لە چیرۆک و بەسەرهاتەکانی قورئانی پیرۆز کە گوتمان سوورەتی کەهف لە چەند چیرۆکێک پێکهاتووە. یەک لەوانە چیرۆکی ئەسحاب الکەهف و لە دواییدا چیرۆکی ئەو دوو پیاوەی کەوا تایبەت ئەسحاب الجەنەتەین، و لە دواییدا چیرۆکی موسا پێغەمبەر عەلەیهی السەلام لەگەر خضر، و چیرۆک و بەسەرهاتی چوارەم بریتیە لە چیرۆکی ذوالقەرنەین کە خوای گەورە لە ئایەتی ژمارە 83 هەتا 91 لەو وانەی ئەوڕۆ باسی ئەو بابەتەیە، باسی ذوالقەرنەین، بزانین ئەو مەلیک و پاشا عەدلە چێیە. تەوەری یەکەم پەیوەندی بە ئاەتەکانی پێشوو. لە ئاەتەکانی پێشوو خوای گەورە باسی بە یەکگەیشتنی موسا پێغەمبەری کرد عەلەیهی السەلام لەگە بەندە چاکەکەی خوای گەورە کە خضرە، و ئەو کردارانەی کە خضر ئەنجامیدا. خوای گەورە ئەوە چیرۆک و بەسەرهاتی پێشوو بوو لە ئاەتەکانی پێشوو. لەو چەند ئاەتەیدا خوای گەورە پاسی پادشایەکی دادپەروەر دەکات کە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای زەوی گەڕا بۆ دابینکردنی دادپەروەری ڕامیاری یاسایی کۆمەڵایەتی. ئەوەش ئەمە دەگەینێت زانست و زانیاری و کاری هەرە گرنگی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بیتن نەهێشتنی زۆرداری و بەرپاکردنی دادوەریە. یعنی هەر کەسێک شوێن پێی پێغەمبەران هەڵبگری، لەسەر ڕێگا و ڕێبازی پێغەمبەران بڕوە، بەڕاستی ڕێگا حەقەکە بگری، ئیلا خوای گەورە دەیگەیەنێتە مەبەستی خۆی. لۆیە ذوالقەرنەین یەکێکە شوێن پێی پێغەمبەرانی هەڵگرتووە، لۆیە خوای گەورە دەیگەیەنتە مەرتەبە و پلەپایە و مەبەستێکی زۆر گەورە کە بە مەبەست و مەرامی خۆی دەگەینتن کە دادپەروەری لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا لە هەموو سەرزەوی بەرپا دەکا، بڵاوی دەکاتەوە بەو عیلم و بەو ئیمکانیەت و بەو توانایی کە خوا پێیداوە، هەمووی سەرف دەکا بەو غیرەت و جورئەتەی کە هەیتی سەرفی دەکا لە پێناو بڵاوکردنەوەی عەدالەت، کەواتە ئەوەی کە گرنگە لە ئیسلامدا بەرپاکردنی عەدالەت و دادپەروەریە. ئەگە عەدالەت و دادپەروەری هەبی، خەڵک بە ئاسایی خۆی بەرەو خوای گەورە دەچیت و خوای گەورە دەناسی. زوڵمە لێ ناگەر خەر خوای بناسیتن. ئەگەر ئینسان دادپەروەر بی، عەدالەت هەبی، خەڵک بە ئاسایی لێ بگەڕن داعوە بکەن، بەربەست و ڕێگری نەهێڵن لە نێوان بەندەکان و خوای گەورە سوبحانە وتەعالا، بەڕاستی زۆر بە ئاسایی و بە ئاسانی خەڵک خوای دەناسی. بۆیە تەمەشا دەکەی دوژمنانی خوا هەمیشە و بەردەوام چ دەکەن؟ لەمپەر دروست دەکەن، کۆسب دروست دەکەن، لۆی خەڵک خوای نەناسن. یعنی سوبحان الله هەندێک شت بە ناوی ئیسلام دەکەن، هەندێک گروپ و چین دروست دەکەن کە ئیسلام ناشرین بکەن، ئیسلام بە قێزەون نیشان بدەن، لۆی خەڵک دوورکەونەوە لە دینی ڕاستەقینەی خوای گەورە. بەڵام ئەگەر عەدالەت هەبی، خەڵک هەموو شتەکەم وەکو خۆی نیشاندا. کاکە ئەوە ئاینی ئیسلامە، ئەوە یاسا دەستکردەکانی دەستی مرۆڤە، بزانە چەند جیاوازی هەیە. خەڵک بە ئاسایی، زۆر بە ئاسانی، زۆر بەبێ هیچ ناخۆشیێک ڕێی خوای گەورە دەگرت دەبەر، چونکە فیتڕەتی ئینسان حەزی لە دینە. ئینسان بەرەو خوا دەچی، ئەوە مرۆڤەکانن سەری لێ دەشەوێنن. تەوەری دووەم مانای وشەکان. ذی القەرنەین خاوەن دوو شاخەکە، کەلیمەی قەرن یعنی شاخ، قۆچ. ذیکڕا پند و ئامۆژگاری. ئینە مەکەنە ئێمە جێگیر و کار ئاسانیمان بۆ کرد
سببا هۆکاری گەیشتن بە ئامانت فأتبع سببا هۆکارەکەی گرتە بەر عین حەمیئە کانیەکی گەرمی قوڕ و لیتەی ڕەش عذابا نوکرە سزایەکی ناخۆش سەخت جەزاءنی الحوسنا پاداشتێکی بۆ هەیە کە بەهەشتە ئەمرینا یوسرا فەرمانی پێ دەکەین بۆی ئاسان دەکەین دونی هەسیتڕە هیچ زلوبەرگ و خانوویەکیان نەبوو لە تیشتی خۆر بیان پارێزێت وەقد ئەحەطنا ئاگادار بووین بەوەی هەیبوو خوبڕە لە زانست و شارزاییەکەی تەوەری سێیەم مانا و لێکدانەوە و تەفسیری ئایەتەکان خوای گەورە سوبحانەه وتەعالا ڕوو لە پێغەمبەری خوا دەکا صلی الله عليه وسلم دەفەرمووێ ويسألونك عن ذي القرنين أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیارت لێ دەکەن لە دەربارەی ذي القرنين لە سەرەتای سوورەتی کەهف باسمان کرد کە گوتمان جوولەکەکان بە نەضری کوڕی حارث و بە ئەبوو جەهل و بە هەندێک لەو کافرە گەورانەیان کافرە قوڕەیشیەکان و مشتریکانیان گوت بڕۆن پرسیار لە محەممەدی بکەن سێ پرسیاری لێ بکەن ئەگەر وەڵامی دانەوە بزانەوە پێغەمبەرە ئەگە وەڵامی نەدانەوە بزانن ئەوە پێغەمبەر نییە ئەوانیش چوون گوتیان چ پرسیارە گوتی پرسیاری لێ بکەن لە دەربارەی کۆمەڵە گەنجێک لە سەردەمێک لە سەردەمانی زوو لە دەستی پاشا زاڵم و ستەمکارەکەی خۆیان هەڵاتن شار بەدەر کرات شاریان بەجی هێشت چێن ئەوانە هەواڵی ئایا پێغەمبەری خوا هەواڵی دە دەربارەیان خەبەری هەیەیان نا دووەمیشت لێی بپرسن پیاوێک کە بووە مەلیکەکە بووە پاشایەکە بووە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوە گەڕاوە ئایا دەزانی چییە؟ سێمیشت پرسیاری لێ بکەن لە دەربارەی ڕۆح چییە ڕۆح؟ طبعا هاتن ئەو پرسیارانیان لە پێغەمبەر کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بڕۆن بەیانی وەرنەوە وەڵامتان دەمەوە خوای گەورە یەک مانگ وەحی تاخیر کرد اینجا خوای گەورە ئامۆژگاری پێغەمبەری کرد فەرمووی ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا إلا أن يشاء الله أي پێغەمبەری خوا نابی ئەتوو بە قەتعی بە بڕاوەیی برێ بەیانی ئەو شتەی دەکەم إلا أن يشاء الله مەگەر بیجێڕە بە ویست و ئیرادەی خوای گەورە برێ إن شاء الله ئەوجا خوای گەورە سوبحانەه وتەعالا کار و مەبەستەکە لۆ جێبەجێ لێرەدا خوای گەورە سوبحانەه وتەعالا دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ويسألونك عن ذي القرنين پرسیارت لێ دەکەن لە دەربارەی ئەو پاشاییکەوە مەشهورە ناوبانجیە بە ذو القرنين بەخاوەنی دوو شاخ دوو قۆچەکە طبعا يسألونك یەک لەو شێوازی پرسیار یعنی یەکێک لە شێوازی تعلیم فێرکردن گەیاندنی زانست و زانیاری لۆ کەسی بەنامەر شێوازی پرسیار و وەڵامە لۆیە ئەگە سەیر بکەی قورئانی پیرۆز بەشی هەرە زۆری شێوازی پرسیار بووە خوای گەورە وەڵامی دایتەوە لۆیە ئەو شێوازانەی وەیەسئەلونەکە لە قورئانی پیرۆز لە 16 شوێن خوای گەورە کەلیمەی یەسئەلونەکەی بەکارهێنایە يسألونك عن اليتامى يسألونك عن المحيض يسألونك عن الجبال يسألونك عن ذي القرنين يسألونك عن الخمر والميسر يسألونك عن الشهر الحرام يسألونك ماذا أحل لهم يسألونك عن الأنفال أو أنا هم شاذش في القرآن هي يسألك الناس عن الساعة أو بسيارنا هموي ئاراستەی پێغەمبەر کرایە صلی الله عليه وسلم خوای گەورە خۆی وەڵامی داوەتەوە یەک لەو پرسیارانە پرسیارکردن بوو لە دەربارەی ذو القرنين طبعا ذو القرنين پاشایەک بووە مەلیکێک بووە ئەو پاشا مەلیکە زۆر دەسەڵاتدار بووە زۆر مەلیکەکی عاقڵ و خاوەن زانست و زانیاری و زۆر بە جورئەت و بەغیرەت و خاوەن سوپا و هێز بووە لۆ پێی دەوترێ ذو القرنين كلمة قرن لزماني عربي عن الشاخ قوت طبعا هندك دلين لو بيوتراوى ذو القرنين لبرأوي لولا السري نيو تسوانا كاني أو لا لا الراس لا يتبي نيو تسواني دو زيادة هيسك عالتدري وكو قوت وابوا بلام أو رأية ضعيفة وانية هندك دلين لا يجي السري لا الراستي السري لقل لا تبي هدو كان أو نيو تواني داخ كرايا
يعني وكو زيادة قوشتك شوينك بي وديار بوا وكو قوتك أو ها مشهور بوا بذو القرنين أوش براسي رأيك زوزو بقودنيا بلا مزانان دلين روي قرا حتى أو شويني كوا وكو بري قوتي روجي لي هلدي يعني سري الروج كوا هلدي والروي لولا الروج آوا حتى أو شويني كوا خوري لي آوا دبيتن هردو شوين قرا يعني روج الله روج آوا لو ناويا لنا ذو القرنين أو باشاي كوا تواني دا صلاة ملككي بقات الروج آوا وروج هلات ذو القرنين باشاي زوزو العادل بوا عند دفر من أي پیغمبري خاصات وخواي قولا بسيار اللي كان لدرباري أو ملكة أو باشايا قل پیغمبري لولام دا سأتلو عليكم منه ذكرى لمودا من بوتان دخوين موا لو قرآني كوا لبوم دي سأتلو عليكم بوتان دخوين موا لو قرآني كوا لبو من دي واتا من ناطوانم لخو راشد هالبستم أو خواي قولي آقادارم دكاتوا لوحي لبوم دنيري منيش لو وحيي لبوم دي ذكرى وكو بندو آموشگاري وكو باسكردني أو ملكة أو باشايا لو تنبازكم سأتلو عليكم منه لبو تنبازكم لبدا دنقو باسي أو ملكة ذكرى منه لو دري منه واتا أو بشي قرآن باسكر ونضلو بازكم زيادو كميناخ مثلا لويا راسترين هوال راسترين خبر راسترين ميجو أو ميجوية كلا قرآن هل درينزري ككلام خوايا أو فرمودي صحيح بيغمبرة صلى الله عليه وسلم ذكرا لو تنبازكم يعني ذكرا يعني بندو آموشغاري أو يدي بندو آموشغاري ودرسو عبرته أو تنلو بازكم لو قصصي قرآن أجا سير بكي أو النية تيرو كوان بيتن تيرو شي دور ودريج وروايات أو بابتان لا قرآني بيروس قصصي تدايا بلام بمعنى قصة واتا بشوين بي حوالكان بابتكان دادتي بجيري بيوستي أوي كجرينجا هالوسيلة صدقة أوي كجرينجنيا أوي مهمنيا خواهي يقول تساو بوشي لي كردوا سوكلو ما بز لير درسو عبرته ورقتني سودو قازانزيا لو باسا عند خواهي يقول ديتا سرباسي ذو القرنين دفرموه إنا مكنا له في الأرض أو ذو القرنين أو باشا وملكة إيما خومان خواهي يقول دفرموه مكنا كلمة مكنا معناتها لتمكين وهاتوا وات إيما ديجير ما كرت هيزو دا صلاتك ما بيدا بوي لو زوية خاوني هيزو دا صلات بي خاوني بيقو ديقا بي كلمة مكنا ما معنى إمكانية دي واتا دا صلاة داري بمعنى مكانت دي واتا بلو بايا بمعنى تمكين دي واتا ديجيربون يعني كسيك بوا خاون قصب بوا خاون راب بوا خاون هيزو دا صلاة بوا خاون بيقو ديقاش بوا بزانا بوي زنديكاني بوي سربازكاني بوي أو توانا سربازي كهربوا هيبوا ما بيقو مكانته هيزو تواناو ديجير مان كردبو في الأرض أو إمكانية ما بيدابو لسرزوي وآتيناه من كل شيء سببا إما بيما بخشيبو بوذو القرنين من كل شيء لهرشتيق لو اشتاري كوا سببا كهوكاري جيشتنبو بمبستو مرامكي واتذو القرنين كسقوا ما بس يكشد بوا ده صلاة داريتي خوي بس بيني لشوينا كان بوي دات بروري بلاو بيتوا يعني بلاو كرنوي عدالة بوي ايمش بيمان دابو آتيناه بيمان دابو من كل شيء كوات اوي كزور قرنك هر مليكك هر باشاك كو خواي قولة بشتواني دكا كيني خواي قولة توفيقي ددا كيني خواي قولة هاوكاري دبي او كاتي كخوي لو خواي قلا كاتوا او كاتي كوا دات بروري بلاو كاتوا او كاتا خواي قولة بشتواني دبي تماشي پیغمبران كصلاة وسلام خواي نسر همو پیغمبران خواي قولة بشتواني ليان كرديا بهمو إمكانية مادي ومعنوي خواي قولة توفيقي داينا بشتواني ليان كرديا لو قائد كان زمانة مشابكة إمامي عمر أوهم فتوحات إمامي عثمان بركتي تسبوا أوهم فتوحات إسلامي خواي قولة بياني دا لبرأوي برعطي خويان لو خواي قولة يقلا كدو هر كاتك سلطة دا صلاتي هر سلطة دا صلاتك إخلاص يكي نما قندلي تكربو سبحان الله
هێز و بەها و قیمەتیان نامینێتە ئەوەی هەشتیان لە دەستی دەدان لۆیە ذوالقەرنەین خوای گەورە سوبحانەهو وتەعالا پشتیوانی لێ دەکا لەبەر ئەوەی کە یعنی مەبەستێکی هەبووە ڕوئیایەکی هەبووە کە بڵاوکردنەوەی عەدالەت و دارپەروەریە خوای گەورە سوبحانەهو وتەعالا هاوکاری و پشتیوانی دەبیتن ئینجا خوای گەورە دەفەرمێ فەئەتبەع سەبەبا کاتێک کە ئێمە هۆکارەکانی سەرکەوتن و پشتیوانیکردن و بڵاوکردنەوەی دەسەڵاتەکەیمان پێیدا ئەویش فەئەتبەع سەبەبا شوێنی هۆکارەکان کەوت هۆکارەکانی گرتە بەر کە هۆکاری سەرکەوتن دەسەڵاتداری چییە بزانە یەکەمین شت پشت بەستنە بەخوای گەورە تەوەکل بەخوای گەورە داواکردنی مەدەد لە خوا ئیخلاسیەت لە بۆ خوای گەورە ئەوە خاڵی یەکەمە لە بۆ هەموو قائیدێک لە بۆ هەموو سەرکردەیەک لە بۆ هەموو کەسێک ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم هۆکارەکانی مادی وأعدوا لهم من قوة ترهبون به عدو الله وعدوكم بزانا أو استعدادا أو إعدادا هبوني هيس دا صلاة إمكانيات أو خالي زوزر قرنقا أو هوكاري سركوتني كاربة دستكارا لويه فأتبع سبب ذو القرنين شويني هوكارا كان كوت هوكارا كان قرتبر حتى إذا بلغ مغرب الشمس بهوي أو هوكارا نوا تا ذو القرنين تواني بقى تشندري بلغ قيشتا مغرب الشمس شويني كروجي تيدا أو ديو دبي يعني ذو القرنين رويشتوا بردوا وش كان بالريوا درياي بالريوا تياو تسول ودولا كاني بالريوا لقد ديشو دا صلاة دارك إمكانية زور بقوتي أبوا حتى تواني بقات أو شويني مغرب الشمس وات شويني آوابوني خور روش أو شويني خوري لي آوابوا أو شويني كجيشتي ذو القرنين كوبوا وجدها بيني روجي بيني تغرب أو خورة أو روج آوادبي في عين حمئة عين يعني كاني حمئة يعني قرم يعني طبعا روج ديار زوزو القربة بتاعي بالروج كنزيق دبتو لو شوينا قرماي الروج اللي بكوبي لو أو قرماي الروج لو شويني داك وكو كانيكا أو شويني قرم داهنايا أو شويني بويتا كانيتي حمئة آوشي قرم أو آو قرمة تيكري قرو ليتكي دوري بريبوا قراو ليتكي زوربوا وكو بركان قرم داهاتيا لويا أو شويني كوا قرم داهاتيا عاتا شويني قرمش كودا بدا بتا قراوشينو يعني وكو قراوشينو قراوشي زوزر قرمي ليهاتوا ووجد عندها قوما لو دوري بري أو شويني كروجي تدا آوادبو قومة بيني خلقانة بيني كسانة بيني أو كسانة زور عجايب بون أو كسانة خلقانة توساو بون بيدا صلاة بون ستم ليكناو بون ستم ديدا بون بويا كاتك كتاويا بذو القرنين كان تمشاي أخلاق وخورة واشتكان ينكر أو ملكة عادلة أو ملكة في الرياض الرصة بهانا خلقان دي رزقار ينبكا لنا هامتي لنا خوشي لستمكاري بويا كاتك أوين اللي خين دوا بنام بردبرت قلنا يا ذا القرنين قومك وتيان اللي ريكوسك خطاب قورا لباس ذو القرنين خواهي قد دفرمي قومك ذو القرنين يانديد قلنا قومك درين ايما وتمان يا ذا القرنين اي او ملكي كمشوري وناو بان قدر كدوبا ذو القرنين خاوني دو شاخك دو قوتك اما ان تعذب واما ان تتخذ فيهم حسنا اي ذو القرنين ايما الداوال لي دكين يا سزايا بدا بكشتن بهوي باوريكي نوا ياخد ساكيان لقل دابكا بري نشان دانو اموش قالي كدنيا يعني ليه بزانة تبشابكا قلنا يا ذا القرنين اي ذو القرنين اما ان تعذب يا سزاي او كسانه بدا ككافر بباورن بهوي كفر بباوريكيان ظلم دكان ستم دكان خوينا ناسا وهروها ما في خلشي بيشيل دكان وإما أن تتخذ فيهم حسنا ياخذ تاكيان لقلبك تاكا لقلب شيء بهوي أوي كواري حق يان بيني شام دا داويان ديبكا إيمان بيدن كإيمان يان هنا
واز لستم وظلم دينا كوات ليرة بزانة مشابكة كاتك كوا هيزي مسلمان هر هيزي مسلمان رول هر ولاتك دكان إيشي وان أويا دات برودي بلاو كانوا أجر كسك ظالم بي كوتاي بظلم كيدين دستي دقر اللي ناقر الظلم بك بزانا بوتسون ري حقي بيني شان ددان نابي أوانا ظلم يعني بكري لويا حتى عفى الله عما سلف بيشتر كان يانزاني ظلم يعني كرديا أو الروي بلام لموجوا كدزانن أو خرابة كأو ظلمة أو استمع دستيان دجيري ولا موجوا أجا ظلم بكن توليان لي دكريتوا أو ياسا إسلام عدالة خواي قوريا قال ذو القرنين وتي أما من ظلم أويك ظلم دكا أهم من ظلم أويك ظلمي كدو بردوام دبي لظلمي خوي فسوف نعذبه إيماناين سزاي خلقك بدينو باداش خلق بدينو ببيهز قانونو ياسا لا بلكس قانوني إما أويا أما من ظلم أويك ظلم دكا كرداري خراب دكا ستم دكا ما في خلق بيشيل دكا فسوف نعذبه لمودوا لو لإسلام دا وايا كابرا بيشتب ظلمي كديا غدري كديا نيزانيا تاو بوشي لي دكري بلام كزاني عند لمودوا سزاد فسوف نعذبه لمودوا سزايد دين برامبر بو ظلمي كديكا ثم يرد إلى ربه عند أجا ظلمي كدو إيما بيمان نظاني يان أجا ظلمي كدو إيما للدنيا استميلي توليلي وردقلينوا توليلي دستينوا ثم يرد إلى ربه لدوائي دا دقريتو لولا إخواي قولا ديجيرينو لولا إخواي قوليان أو ظلمي كوا أو استمي إيما بينابين إيما بينازانين فيعذبه عند إخواي قولا سزايدة دا عذاب النكرة عذاب زور بإيشو جان كهيت كسيك برقي ناقري هيت كسك كيفي بيناي هيت كسك تحمليناك هيت كسك حزيلة وسزايديا وأما من آمن وسبارد بوانيك باور ديرد بخوا وعمل صالحا لقر باور كيان عملي صالح جدكن كرداري باج دكن إيمانك لنا وضليان زي جيربوا بزبان دري دبرن وبكردار كاني أندام كاني لشيان أنزامي ددن وكرداري باج دكن لو أو زور كسانا فله جزاء الحسنى بويان هيا باداشتشي زور قورا جزاء الحسنى يعني باداشتك لو بريباشي كدك بهشتي بانو بريدي خواي قول سبحانه وتعالى وسنقول له من أمرنا يسرا لو أوجر كسانج إيما لموضوع آمش قاريان دكين سنقول له بيان دلين من أمرنا لدرباري إيشو كاركاني إيما يسرا كام كار آسانترين وباشترين كارا إيما كاري سانا وبسود باش لقلي دادكي واتا لقليان باش دبي پاداشتیان دەدەینەوە پلەپای باشیان پێ دەدەین وایان لێ دەکەین کە بتڕان بەردەوام بن لەسەر ئەو بیر و باوەڕە چاکەی کە هەیتیان بەخوای گەورە. ثم أتبع سببا طبعا ثم لبو تراخية لزماني عربي دوای ماوەیەکی زۆر کە ڕۆژ ئاوای برین عدالەتی بەرپا کرد ئەو زوڵم و نەهامەتی و ناخۆشەی نەهێشت دوای ماوەیەکی زۆری پێچوو ثم أتبع سببا ئینجا دوای ئەو ماوە دوور و درێژە دیسان هۆکاری شتری گرتە بەر لۆی خۆی بگەینتە ئەو جالە ڕۆژ هەڵات حتى إذا بلغ مطلع الشمس تا أو جارش جيشتا أو شويني كروجي لهالدي وجدها بروجي بيني تطلع على قوم أو روجا هالديت لشوينك كخلقة ليدجي قوبة ليدجي أو قوم أو جارا قومي تونن قومي نزان قومي نفام قومي غريب حال قومك حتى يعني لشت سادو يعني بسيطة كان جيان بآغان آشنانين بهو كان جيان لويا يقل هو كان لو شتاني كلي ببشر لم نجعل لهم من دونها سترة تطلع على قوم خور هلدي بس قومك أو قوما لم نجعل لهم من دونها سترة هيت هو كارج خو داپوشين يا نبو هيت هو كارج يا نبو كوكو سترك وكو داپوشينك خويان بدبنا
جێت سێبەرەکەی زۆر غەریب حاڵ و فەقیر حاڵ بوون. طبعا لەم نەجعل لهم من دونها سترا کەلیمەی ستر بەعام لۆ تاکە کە ستر چیا جلوبەرگ واتە جلوبەرجی ئاساییشیان لەبەر نەبووە کەوە لەبەری بکەن جلوبەرجیان نەبووە جلوبەرگێک لەبەر بکەن خۆیان بپارێزن لە سەرمای زستان خۆیان بپارێزن لە گەرمای هاوین یان سترە ماڵ خانوو شوێنی حەوانەوەیان نەبوو شەوان لە ماڵەکان بنوون شوێنی حەوانەوەیان هەبی ماڵیان هەبی هیچ شتێکیان نەبوو. يعني سبحان الله ليرة خواي يقول لك باز دكا أو يعني دين إسلام كده مليك حد صلاة دارك لا إسلام الأولية فيري ديني بكا فيري جيني شان دكا لقد دين جين كود جي نابي إنسان يعني بزاني يقل بركته برهمي ديني إيما أويا فيري شوازي بس البردين جيان الدكا لو بزاني خواي يقول حتى لقرآني بيرو سنة فرمي يا بني آدم خذوا زينتكم عند كل مسجد خواهي لباسي لباسك لباس أو لباسانا كل بركة خواهي يقول لصورة أنعام باسي أو ما لدكا كوا إنسان لموي حيوان لموي آجلانا رشمال دروز ذكري خيمة دروز ذكريتا كده بيت مال حالي خلقك هاو برهمي أو دينية كخواهي يقول عقل إنسان كفراوان دكا بزان الكوكوي بجي تنميه ما بزان الدين لو أوانا خلقان كدور بونا لعدالة دور بونا لديني إسلام نيان زاني و جيانة خوش كامراني وخوش جوزراني بجي لو براسي إنسان لقل قرآن وسنة بيغمبر بجي خوش ترين جيان دجي خوش ترين شد خوا خوش ترين جيان بصدبا باشترين خيزان برهم ديني باشترين عائلة وخانة ودا وخيزان دبي تاكترين وخوش جوزرانترين وبختورترين كومال قدبي لويا أو هم لجيت سيبري إسلاما لويا لولا لم نجعل لهم من دنيا سترا يعني أوانا خلق شيء غريب حال ونزان ونفهم بنا بوي ذو القرنين فيري عندك وركاكا ذو برجلو ختام بدورة بروبومي آجل لم وكان يعني استفادة بكان وابكن يعني خلق شيء فيري صنعتي كردينا لويا يتشيك لدولة داري إسلام خلشي فيري صنعت دكري خلشي فيري زراعت دكري خلق هان ددري زراعت بكا كشتوكال بكا بيش الزازي ببو جيتوا أولا لجير لجير دا صلاتي إسلام أوابا وشوي قرنجي ددري بهمو كرتكاني جيان كبيوست لبو خوش جوزراني بروفكان كذلك أبو شوية ذو القرنين جياني خوي بسربر أو دا صلاتي قرتبر وقد أحطنا بما لديه خبرة هر همود زانياري وكارما يكي ايمي بيم ايما بيما بخشيبو هر همو وقد أحطنا بما لديه براستي اوي هيبو هر همو اوي كبيويستي بو بيما بخشيبو لا تي خبرة كلمة خبرة لا خبرة هاتوا واتا او كسي زور كاراما كسي زوزو شارزا لهمو هو كاركاني دەسەڵات گرتنە دەست وهروەها ئازادکردنی وڵاتەکان وەگەیاندنی ئەو دادپەروەریە کە هەیوە لە وڵاتەکان زۆر خەبیر و شارەزا و کەسێکی حەکیم بووە لۆیە بەڕێزان و خۆشەویستان ئەوەمان پێ دەڵێ کەسی دەسەڵاتدار قائید ئەو کەسەی هێز و توانای هەیە هێز و توانایەکەی بەز نییە لەوەی کە بتانی خۆشگوزەرانی بگەینێتە شار و وڵات و شوێنەکان بەڵکو ئەوەی کە زۆر گرنگە عیلم لەگەر عیلم حکمت لەگەر حکمەتی ئەوەیە کە ئەو کەسە بتانی هۆکارەکانی خۆشگوزەرانی بگرتە بەر لۆیە لە فتوحاتی ئیسلامی ئەگە تەمەشا دەکەی کاتێک کە مسلمانان دەچون شارەکیان وڵاتەکیان شوێنەکیان ئازاد دەکرد دەستیان بەسەدانە دەگرت ئەو وڵاتەیان کاول نەدەکرد بەخۆیان نەدەبوونە خاوەنی وڵاتەکە و خەڵکی ناو شارەکە ببنە بێگانە ببنە میێوان نا بەڵکو شوێنەکەیان ئازاد دەکرد دینی خوای گەورەیان دەگەیاندێ ئینجا کەسێک لە خۆیان دەکردە برا گەورە کۆمەڵێک لە مسلمانانیان دادەنا وەرە کاکە شارەزای دینیان بکە لێ لە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم واریدە کاتێک کەسێک دەها دەگۆ یا ڕەسوڵ ئێمە خەڵکی فرانە دێینە خەڵکی فرانە شار و وڵاتین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەحابەکی دەفەرموو علموا فقهوا أخاكم في الدين ورن أو براي خوتان شارزاي دين كان چەند ڕۆژێک دەماوە شارەزای قورئان دەبوو
شارەزای سنەتی پێغەمبەر دەبوو ئیندا دەچۆ ناو خاک و وڵاتی خۆی خەڵکی فێر دەکرد. ئیسلام داگیرکەندە بووە بەڵکو ئازادکار بووە. ئیسلام مای خۆشگوزارانی بۆ لەو خەڵک لۆیە تەمەشا بکە. بەڵام دەسەڵاتدارەکان زاڵم و ستەمکارەکان ئین الملوکە ئیذا دەخەلوا قەڕیەتەن ئەفسەدوها کەکان دەسەڵاتدارەکان تەمەعکارەکان ستەمکارەکان کاتێک دەچوونە دێیەک شارێک شوێرەك ئەفسەدوها وێرانیان دەکرد وجعلوا ئەعیزەتە ئەهلیها ئەذیلە خەڵکە بە عیزەت و شکۆدار و گەورەکانیان زەلیل و سەرشۆڕ دەکرد وەکەذالکە یەفعەلون هەتا ڕۆژی قیامەتێ ئەوە دیدەن و ئەوە عادەت و ئەوە کردداری دەسەڵاتدارە خۆسە پێدەرە و دیکتاتۆرەکان بووە. دەینە تەوەری چوارەم سوود و پەندە هەڵێنراوەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزەی کەم باشترین شێوازی پەروەردە و تێگەیاندن شێوازی پرسیار و وەڵامە. ئەو کەسی پرسیاری لێ دەکرێت لە ڕۆژی دوایی بەرپرسە بۆیە زۆربەی وەڵامەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕاستەوخۆ لە خودای گەورەوە بووە. یعنی شێوازی پرسیارکردن کەسێک پرسیاری لێکرا وەڵامی پرسیارەکەی بەڕاست و دروستی نەداتەوە یان هەوڵامی نەداتەوە گوناحبارە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم من سئل عن علم هەر کەسێک پرسیاری علمەکی لێ بکرێ فكتمه بشارتەوە علمەی ئولجیمە بلیجامی من نار ئەو کەسە لغاوەی لە دەو دەکرێت لە ڕۆژی قیامەتێ ئەو لغاوەشی ئاگرینە لغاوەکە لە ئاگری دۆزەخ خۆی دەبینتەوە خوا پەنامەمدا. خاڵی دووەم هەر بەسەرهات و چیرۆکێک کە باز دەکرێت پێویستە تیشک بخرێتە سەر پند و سوودەکانی لە ژیانی ڕۆژانەدا بتوانێت سوودی لێ ببینێت و جێبەجێ بکرێت. لێیە بزانە ئینا مەکەنا لەه فی الأرض وآتينا سنتلو عليك منه ذكرى قل سأتلو عليكم منه ذكرى ئەوەی دەی پند و ئامۆژگاریە ئێمە لۆتان باز دەکەین. لێیە چیرۆکەکانی قورئان ئەحسن القەصەصن چونکە تیشک دەخاتە سەر پند و عیبرەت و ئەو شتانی سوود و قازاندی مرۆڤی هەیە لە ژیانی ڕۆژانە. خاڵی سێەم سەرچاوی هەموو دەسەڵات و پلە و پایەک دەگەڕێتەوە بۆ زانست و زانیاری و بەهرەمەندی ئامەش بەخششی خوای گەورەیە دەی بەخشێت بە هەندێک کەس کەواتە هێز و دەسەڵات بە چ بەدەست دێ بە عیلم عیلمەوا دەکا شمشێر دروست بکرێت. خوای گەورە کە باسی داود پێغەمبەر دەکە وەئەلەننا لەه الحەدید بزانە وعلمناه صنعة لبوس درێ و زرێ درع و زرەی دروست دەکرد داود پێغەمبەر. خاڵی چارەم دەسەڵاتداری دادپەروەر سزا و تۆڵە لە ستەمکار وەردەگرێتەوە چاکە دەکات لەگەڵ چاکەکاران کەواتە مەبەستی هەرە سەرەکی دادوەریە نەوەک دینداری دادوەری عنی بڵاو بیتەوە نەوەک دینداری بسەپێندرێ بە زۆری زۆرداری. خاڵی پێنجەم خەڵکی ناموسڵمانی جێگای دەبێتەوە لە ناو وڵاتی موسڵمانان بەو مەرجە زیانیان نەبێت بۆ ئەو وڵاتە لە ئەرک و مافدە هاوبەشن وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژیانی بەسە دەبێت مەلیکێک بوو پاشایەک بوو دەسەڵاتدارێک بوو لە هەمان کاتدا مافی جوولەکەکانی مەدینەی بە پێش مافی موسڵمانان خست وەکو باسمان کرد لە دەستوری مەدینە 52 خاڵە 47 تایبەت بوو بە کەمەنەتەوایەتیەکان بە جوولەکەکان بە تایبەت ئەوە مافی ئیسلامە ئەوە مافی کەمەنەتەوایەتیەکانە لە ئیسلامدا معنای ئەوە نییە کابرەکە دەسەڵاتی ئیسلامی وەرگرت ڕەش و ڕیشک و تەڕپێکەوە بسووتێنیت و هەمووی لە ناو بنا بە پێچاوانەوە. خاڵی شەشەم لە هەر شوێنێک دینداری و خوداناسی ڕاستەقینە هەبێت شارستانیەت و پێشکەوتن گەشە دەکات نەفامی و کاری نەشیاوی وەک ڕووتی و بێخانووی و دەگۆڕدرێت بۆ پۆشاک بۆ شیر و دروستکردی شوێنی و حەوانەوە. لێ لە ئیسلامدا هەندێک شتێ مافی سەرەکی خەڵکە وەکو چی یەک لاوە بژێوی یعنی موچە و مەعاش بژێوی ڕۆژانی هەموو کەسێک دەبی لە ئیسلامدا دەستەبەر بکرێت. ئیمامی عومەر کابرایەک دەبینی دەرۆزەی دەکا ئەو کابرا پیرە ئەختیارێکی جوولەکەیە ئیمامی عومەر دەفەرمێت چۆن دەبی لە دەوڵەتی ئیسلام کەسێک هەبی دەرۆزەی بکە لەو عومرە دەفەرمێ ئەی عومەر کاتێک لە سەرشنگ و تااقەت بووی سەرانەتان لێ وەردەگرچین ئێستا پشتم چەمایتەوە توانام نییە مەجبورم بە دەرۆزە خۆم بژێنم و سەرانەتان لۆ پێیاکەم. ئیمامی عومەر دان بەو حەقە دەنێ و دەفەرمێ ما ئەنسەفناک بەڕاستی دادپەروەر نەبووی لەگە تو
لۆیە بڕیار دەدا موچە لۆ ئەو کەسانش ببڕێتەوە کەوا ئەهلی ذیمەن جوولەکە گاورە ئیشی پێ ناکرێت اختیار بووە کە نەفتەیە پەککەوتەیە موچەیان لۆ دەبڕدرێتەوە نابی زوڵمیان لێ بکرێت. خاڵی شەشە لە هەر شوێنێک دینداری و خوداناسی خاڵی هەفتەم عەفوەن چەندین پادشا و دەسەڵاتدار داری زۆر هەبوونە بەڵام هیچ ناویان نەما و گرنگیان پێ نەدراوە بەڵام ذوالقەرنەین چونکە پادشای و بانخواز و دادپەروەرە خودای گەورە پلە و پایی بەرز کردوتەوە لە قورئانی پیرۆز ناوی هێناوە. ئەگە تەمەشا بکەین لە دنیادا چەندین مەلیک و پادشا هەبوونە ڕۆیشتن وەچی گوتی لەگەر ئەو چوون بەبێ ئەوەی ناویان ناونیشانیان ناو دەنجیان هیچ شتێکیان هەبی باس کرێتە لۆ چونکە ئەوانە لۆ دنیا ژیان لۆ خۆیان ژیان هیچ مەبەستێکیان خوای گەورە نەبوو بانگەوازی دینیان نەکرد بەڵام تەمەشا دەکەی پاشایەکی وەکو ذوالقەرنەین خوای گەورە لە قورئانی پیرۆز باسی دەکات. ئافرەتێک کە بەلقیسەیە مەلیکەیەکە مەلیکە پاشایە ئافرەتە خوای گەورە لە قورئان لە سوورەتێک باسی دەکات لۆ چونکە دەعوە دەکات بانگەوازی دەکات بە ملکەتی دێتە ژێر مولکی دەسەڵاتی سولەیمان پێغەمبەر لۆیە کەسێک ئەگەر لە بۆ خوا ئیش بکە خوا گەورەی دەکات. ڕوونکردنەوە لە قورئانی پیرۆز 16 پرسیارکردن کە ئاراستەی پێغەمبەر کراوە 15 بە شێوەی فعلی مضارعە واتە پرسیاریان لێ کردووی ئەی پێغەمبەری خوا تا ڕۆژی دوایی پرسیارکردن هەر بەردەوام دەبێت 14 لەو پرسیارانە بە شێوازی ناڕاستەوخۆ فەرمان بە پێغەمبەری خوا دەکات کە وەڵامیان بداتەوە. لەوانە يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس ويسألونك عن اليتامى قل إصلاح لهم خير ويسألونك عن المحيض قل هو أذى فاعتزلوا النساء في المحيض يسألونك عن الأهلة قل هي مواقيت للناس والحج يسألونك ماذا ينفقون قل ما أنفقتم من خير فللوالدين والأقربين واليتامى والمساكين وابن السبيل يسألونك عن الشهر الحرام قتال فيه قل قتال فيه كبير يسألونك ماذا أحل لهم قل أحل لكم الطيبات يسألونك عن الساعة أيان مرساها قل إنما علمها عند ربي يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي ويسألونك عن ذي القرنين قل سأتلو عليكم منه ذكرى ويسألونك عن الجبال فقل ينسفها ربي نسفا. تەنها لە یەک شوێنی قورئانی پیرۆز خوای گەورە پرسیارێک یعنی پرسیاری خەڵکێک وەڵام داتەوە بەڵام داوە لە پێغەمبەری ناکە ئەی پێغەمبەر ئەتوو وەڵام دەوە ڕاستەوخۆ ذاتی پیرۆزی خۆی وەڵام دەداتەوە. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني فليستجيبوا لي وليؤمنوا بي. لە وەڵامی ئەو پرسیارە خوای گەورە سوبحانه وتعالى ذاتی پیرۆزی خۆی وەڵام دەداتەوە هیچ واستەیەک هیچ بربەستێک نایلیتن نافەرمێ فەقول ئەی محەممەد ئەتوو وەڵام دەو نە ڕاستەوخۆ خوای گەورە دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب من نزیکم. لێرەدا ئەوەمان پێ دەڵێ کاکە دوعا واستە و واستەکاری ناوێ وەڵا من عەبدێکی گوناحبارم فرانە کەس شێخ مەلا سەید ئەوانە پیاوی چاکن نا والله پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم رب أشعث أغبر لو أقسم على الله لأبره پیاوێکی تۆزاوی خۆڵاوی عەمبار ئیشکەر کرێکار غەریب کەسێک نەخی دەوار ئەو کەس هەموو قەلبی تۆزاویە هەموو قەلبی مووەکانی هەر یەک لۆلایەکی ڕۆیشتیە ئەگە سوێن بخوا برێ خوایە واللهی دەبی ئەوم لۆ بکەی خوای گەورە سوێندی ناشتینی هەندە بەڕێزە لەکن خوا کاکە لۆ ئەمە بێ دین وەکو خوای گەورە وەکو مەلیکەی دنیایە بشبێنی نەعوذ بالله کۆ لە دنیای واستە دەخوا لۆ قیامەتیش واستەی دابنین لە بۆ دوعاکانمە واستە دابنین واللهی ئەوە غەریب حاڵیە ئەوە ناتێگەیشتیە لە دین لۆ خۆت دوعای بکە لۆ دەچی پارەی دەدێ خەڵکێک ڕوقیە شەرعی لۆ بکە دوعا لۆ بکە بە وەرەقە پارەی دەدێ ئەو دە نازانی سحرە چییە سوورەتی فاتحە هەموومان لە بەرمانە یەک لە ناوەکانی شیفایە ڕوقیەیە کاکە سوورەتی فاتحە بخینە بێقینەوە بخینە بزانە خوا شفات دەدەیاننا قل هو الله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس لبو نخوشي لبو حسادت لبو تساوزار لبو دڵتوندی لۆ هەموو نەخۆشیەک
خواي گەورە شفا دەدەبەنیەتی شفا بکرینە. خاڵیشتر لە ڕوونکردنەوە سەبارەت بە دوولقەرنەین لۆ پێی دەوترێ دوولقەرنەین زانایان دەڵێن لەبەر ئەوەی تاجەکی لەسەر بووە ئەو تاجە دوو شاخی لە هەردوو لاسەرەکانی لە لانی و چاوانەکانی هەبووە هەندێک دەڵێن هێزکەک لەولا سەری قید بوویتەوە هەندێکی تر دەڵێن هەردوو لاسەرەکانی داخ کرایە پاتە گۆشتێک زیاد بوویتەوە ئەو دوو ڕایی کە دەڵێ هێسک خستایتەوە یان پاتە گۆشتێک لێ زیاد هەردوو ڕایەکە زعیفە هیچ بەڵگەیەکی دیە ئەوەی کە بەقوتە دەڵێن تازەکەی سەری علامەتی دوو قۆچی پێوە بووە ئەو ڕایە هەیە هەندێکی دەڵێن نا لۆ پێی دەوتێ دوولقەرنەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرمێ حيث يطلع قرن الشيطان حيث يطلع قرن الشيطان لو شوێنەی ڕۆژ ئاوا دەبی يعني يطلع قرن الشيطان يعني الروج هەردێ لەو شوێنێ کە قۆتی شەیطانی پێوە دیارە کەواتە لێرەدا قۆتی شەیطان مەخزەری پێچیە ئەوە شتێکی معنەویە يعني شەیطان شوبهێنرا وەکو شتێکی ناشرین وەکو ئاژەڵک کە قۆتی هەبیتن وانیا لێرە قۆت شتێکی معنەویە ئەوە نییە لێ لێرەدا زانایان دەڵێن لێ پێی دەوترێ ذوولقەرنەین لەبەر ئەوەی ڕۆیشتووە هەتا ئەو شوێنەی کەوا ڕۆژی لێ ئاوا بووە واتە ئەو شوێنێک کە ڕۆژی لێ هەڵاتەوە لەو شوێنەش ڕۆژ قۆتی شەیطان لێ هەڵدێتن لێ ئەو لەقەبەیان دایتە ذوولقەرنەین والله ئەعلم دەڵێن چار پاشا هەبووە دوانیان مسلمان دوانیان کافر بوونە دوو مسلمانەکە کە یعنی ئەو چار پاشایە سەرتاپای زەوی توانیتیان دەسەڵاتی بەسەردا بگرن هیچ بربەستەکیان نەبووە لۆ هەر شوێنێک ڕۆیشت بن دوو مسلمانەکە سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لەگەر ذوولقەرنەین و هەروەها دووە ئەو دوو پاشا کافرە نەمرود و بوختونسەر بووە بوختونسەر ئەو دوو پاشاش کافر بوونە توانیتیان دەسەڵاتی بەسەر هەموو زەویدا بگرن بەو شێوەیە هاتینە کۆتایی زنجیرەی ئەمڕۆ لە تەفسیری ئەو بەشە لە سوورەتی الكهف دەپاڕێنەوە لە خوای گەورە بإخلاص ولما قبولك سبحانك اللهم وبحمدك ونستغفرك ونتوب إليك وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين